ژمارەیەک لە ئۆپۆزیسیۆنی سووریا بەشداری لە کۆبوونەوەکانی ژنێڤدا ناکەن. وەزیری بەرگری ئەمریکا کۆمەکی دارایی بۆ هێزی پێشمەرگە ڕادەگەیەنێت. دەوڵەتی ئیسلامی پاشماوە دێرینەکان وەک سەرچاوەی داهات بەکاردەهێنێت. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. بەرنامە کورد کۆنێکشن ji pişka Kurdiya dengê Amerîka rastexwa li ser kanalê NRT tê weşandin. Nehu nîvî îspêdeya Washingtonê û danûstandirên aştiyê li Sûriya rastî astangan dibin li demê ku hinek layenên opozîsyona Sûrî radgehîrin ew beşdarî danûstandinan nabin. Li heman dem jî tundûtîjiyên şerê Sûrî sar nebûne. Pitir li cem hêrozengene. وتوێژەکانی ئاشتی لە ژنێڤ ڕۆژی دووشەمە دیسان کەوتنە ئاڵۆزیەکی ترەوە پاش ئەوەی نوێنەرانی ئۆپۆزیسیۆنی سەرەکی ڕایانگەیاند ئەوان بەشداربوونی خۆیان دوادەخەن هەتا ئەو کاتەی حکوومەت قایل دەبێت بە تاوتوێکردنی دامەزراندنی حکوومەتێکی کاتی لە دیمەشق. ئەمڕۆ بەرگوێمان کەوت خۆشم بیستم لە کۆبوونەوەکەدا لەگەڵ شاندی ئۆپۆزیسیۆنی سەرەکی سووریا کە خواستی دواخستنی بەشداری فەرمی خۆیانیان هەیە لەم کۆبوونەوەیدا. ئەمەش وەک نیشاندانی ناڕزایی و نیگەرانی خۆیانە بەرامبەر بە کێشە مرۆڤایەتیەکان، هەروەهاش ئەو کێشانی پەیوەندیان بە ئاگربەستەکەوە هەیە. بەڵام دەژڵێن هەتا کۆتایی هەفتە لە ژنێڤ دەمێننەوە بۆ توێژی نافەرمی. الحالة الإنسانية والحالة التي يعني لەگەڵ بارودۆخی مرۆیی و هێرشەکانی حکوومەت بۆ سەرمان و پێشەکاری ئاگربەستەکە و بەردەوامی گەمارۆکان و ڕێگری لە گەشتنی هاوکارە مرۆیەکان، هەروەها بەردەوامی حکوومەت لە دەستگیرکردنی خەڵکی، ئەمانە هەمووی کار دەکاتە سەر دانووسانەکانی ئاشتی و ئێمە پێویستمان بە وەڵامێکی ڕوون و ئاشکرا هەیە دەربارەی ئەجەندای و توێژەکان و گواستنەوەی سیاسی لە سووریا. هێزەکانی سەرهەڵداوان ڕۆژی دووشەمە هێرشێکیان دژ بە هێزەکانی حکوومەت کردەسەر لازقیە و دەڵێن وەکو تۆڵەسەرنەوەیەکە بۆ سەرپێچیەکانی حکوومەت لە ئاگربەستەکەی مانگی دوو. ڕۆژی شەمەش بەهۆی هێرشێکی حکوومەت بۆ سەر حەلەب بەلایانی کەم 11 کەسی مەدەنی کوژران و دەیان کەسیش بریندار بوون. ئەمەش زۆرترین ژماری قوربانیان بووە لە هێرشەکاندا لەو کاتەوەی ئاگربەستەکە هاتۆتە ئاراوە. هاوکات کۆمیتەی باڵای دادوەری سووریا ڕۆژی شەمە ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردنەکەی سیانزەی مانگی ڕاگەیاند کە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتدا ئەنجامدرابوو و تایدا دادوەر هیشام ئەلشاعر نێوی کاندیدەبراوەکانی بۆ پەرلەمانی 250 ئەندام خوێندەوە و گوتی ڕێژەی بەشداربووان لە سەدا 57.56 بووە. هێرۆزەنگەنە دەنگی ئەمریکا. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیاری ناردنی زیاتر لە 200 سەربازی داوە بۆ عێراق و هەروەهاش ناردنی ژمارەیە هەلیکۆپتەری جۆری ئەپاچی بۆ شەڕی دژی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی. ئەمەش یەکەمین جارە ئەمریکا لەم جۆرەی هەلیکۆپتەر بنێرێ بۆ شەڕی تێرۆریستان لە عێراق و لە وەتای ساڵێکیش لەمەوبەرەوە یەکەمین جارە ئەمریکا هێزی خۆی لە عێراقدا زیاد بکات. لە لێدوانەکەیدا لە فڕۆکەخانەی بەغدا وەزیری بەرگری ئەمریکا ئاماژەی بەناردنی ڕۆکێتیش کردووە وەک یارمەتیەک بۆ هێزی تۆپخانەی عێراقیەکان. لە نێوەندی خۆپیشاندانەکانی نەڕەزایی دەربڕین و قەیرانی سیاسی عێراقدا وەزیری بەرگری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەگاتە بەغدا بە مەبەستی چڕکردنەوەی هەوڵەکان لە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی و لەوێش شێوازی بەشداریە نوێیەکانی ئەمریکای ڕاگەیاند. ڕاوشکاری زیاتری لەشکریدا دەنین لەگەڵ هێزە ئاسایشەکانی عێراقدا و دووهەمیش هێلیکۆپتەری جەنگیش دابین دەکەین وەک پشتیوانی بوو هەوڵەکانی ئازادکردنی مووسڵ و هەروەهاش دابینکردنی هەندێک سیستمی پێشکەوتووی ڕاکێت بۆ پشتیوانی هێزە پیادەکانی عێراق. هەر لە چوارچەوەی چڕکردنەوەی هەوڵەکانی دژی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی دەدرێن بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما بڕیاری کۆمەکی دارایی هێزی پێشمەرگەی کوردستانی داوە بە بڕی نزیکەی 415 ملیۆن دۆلار. وەزیری بەرگری ئەمریکا دەڵێت ئەو هاوکاریە داراییە ڕاستە و خۆ نادرێت بە هێزی پێشمەرگە. چوارم کە بەڕاستی گرنگە کۆمەکی دارایی هێزی پێشمەرگەی کوردستان دەکەین. ئەمەش بەڕێکەوتن لەگەڵ حەیدەر ئابادی سەرۆکوەزیر. هاوشێوەی چۆنیەتی کارکردمان لێرە ئەم هەنگاوە دەنێن پێشمەرگە یەکێکە لەو هێزە چالاکانەی شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی دەکات.
لەوەتای نزیکەی 2 ساڵ لەمەوبەرەوە کە دەوڵەتی ئیسلامی شاری مووسڵی داگیر کردووە، هێزی پێشمەرگەی کوردستان لە شنگالەوە تا خانەقین لە بەرەیەکی 1050 کیلۆمەتریدا شەڕی دژی داعش دەکا. ئەم بڕیارەی وەزیری بەرگری نیگەرانی لە ناو کووردا هێناوەتە ئاراوە. هەمان ئیتاری سیاسەتەکانی پێشی ئەمریکایە کە دەوێت بە هاوکاری لەگەڵ حکوومەتی اتحادی هاوکاری پێشمەرگە بکات، لەوانەیە ئەمە وەکو ئەگەر ژێر ڕەبتی حکوومەتی اتحادی ئەو قەراراتی بۆ دەرکات کەواتە لەوانەیە ئەو پرەپارەیەک بوێت نەگاتە هەرێمی کوردستان و خزمەت پێشمەرگە نەکات. سەرکردەی هێزەکانی هاوپەیمانانی دژی داعش باس لەو کۆمەکە داراییە دەکا کە بۆ هێزی پێشمەرگە دابین دەکرێت. ئێستا پێشمەرگە وزەی تەواوی نییە تا لە بەرەکان بمێننەوە، بۆیە بە باشی دەزانین بڕی پێویستی خواردنیان بدەینێ تا بتوانن بەردەوام بن لە شەڕدا. هێزە ئاسایشەکانی عراق لە خۆ ئامادەکردندان بۆ ئۆپراسیۆنی ڕزگارکردنی شاری مووسڵ. ئەمەش نەبۆتە هۆکارێک بۆ بێدەنگبوونی خۆپیشاندەرانی داوای چاکسازی دەکەن لە کاتێکدا زۆرێکیش لە چاودێران و بڕوایەدان ئەم ڕەوشە سیاسیەی عراق کاریگەری دەبێ بەسەر ئەم ڕزگارکردنە چاوەڕوانکراوەوە. مشکاریگەریەدا لەسەر مەلەفی ئەمنی بۆیە پێویستە تاکی زووە کۆتایی بەم قەیرانانە بێنین کە زۆریشان یعنی زیاتر مفتعلن و هیچ سەبەبێک مەوضوعیان نییە بۆ دروستبوونە. وەزیری بەرگری ئەمریکا لە سەردانەکەیدا لەگەڵ سەرۆکوەزیری عراق و وەزیری بەرگری وڵاتەکەشدا کۆبووەوە و ئەم دوو گەورە کاربەدەستەی عراقیش بە مەرجەکانی ئەمریکا قایل بوون. ئەم کۆمەکانەی ئەمریکاش بە مەبەستی هاوکاریکردنی هێزە سەربازیەکانی عراقا بۆ ڕزگارکردنی شاری مووسڵ. دەمانەوەیت کارێکی زیاتر لە هێزی عێراقەکان ببینین بەرەو سەرکەوتن. کارێکی زیاترش پێوەستی بە پشتیوانی زیاتری لۆژیکیە و ئەمەش بەشێکی گەرنگی ئەم ساتە وەختەیە. سەرکردە لەشکریەکانی ئەمریکایی و عراقیش جەقت دەکەنەوە لە پاشەکشەکانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی، وەلێ هێشتاش نازانرێ ئایا شکستی دەوڵەتە ئیسلامیەکەی ئەبوبەکر البەغدادی داعش و قاعیدە و بەرەی نووسڕە و تێرۆریستانی تریش لە بەرەیەکدا کۆ دەکاتەوە یان نا. دەستخۆش بەڵێن دیارە مەسەلا ڕزگارکردنا مووسڵ یان دەرخستنە داعش مووسڵ بووە مەسەلەک سەرگێکی زۆری لەسەر لەلایەن کاربەدەستانی ئەمریکایی و بەتایبەتی یاریشەوی ڕابردوش لە لێدوانەکەیدا لەگەڵ کەناڵی CBS سەرۆک ئۆباما پێشبینی ئەوەی دەکرد تا کۆتایی ئەم ساڵ شاری مووسڵ ڕزگار دەکرێت. یەکێک لە خەڵک گرنگەکانی تریژەوەیە زۆرێک لە چاودێرە لەشکریەکان ئاماژە بەوە دەکەن دەڵێن کەوتنی مووسڵ ینی تێکشکانی داعش لە شاری ڕەقا لە سووریا و سەرۆک ئۆباماش دەیەوێت میراتێک بەجێبێتی لەم سەروەختی هەڵبژار کۆچکسپی دەرچێت. لە هەفتەی ڕابردوودا شاندێکی هەرێمی کوردستانی عراق سەردانی واشنگتنی پایتەختی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای کرد و لە ماوەی مانەوەی شاندەکەدا ژمارەیە کۆبوونەوەی لەگەڵ کاربەدەستانی ئەمریکاییدا کردووە و هەروەهاش دیداری تایبەتیشیان هەبووە لە نێوەندەکانی واشنگتندا. دیارە مەبەستە سەرەکایە سەردانا شاندی حکوومەتە هەرێما کوردستانی داخوازە ئالیکاریە ئەمریکا بوو دشەڕێ دژی داعشدا کورد کونەکشن دەلیڤە هەبوو هەفەیڤینەکێ دیگەل سەرۆکێ شاندی کوردی قوبا تەڵەبانی جێگری سەرک وەزیرن هەرێما کوردستانی بکە. ما دیگەل برێز تاڵەبانی چەند پرس گوت و بێشکردن وی وەسا مەبەستا سەرداناخوا یا ئەمریکا ژمەڕا بەگێڕا. ئێمە لە چوارچێوەی پەیوەندیەکانمان لە چوارچێوەی کۆبوونەوەکانمان باسی دۆخەداراییەکەمان کردووە و زۆر بە سەراحەتیشەوە داوای هاوکاریمان کردووە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. مەسەلەی هاوکاری لە شەڕی داعشە ئەوە ئەمریکیەکان پێم وایە زۆر جددین لەو بابەتە، بەڵام لە مەسلەی هاوکاری ئابووری هەرێم کە باس ئەکری و دەبینین تا ڕادەیەک ئەمریکیەکان ناینە پێشەوە. ئەم جارێت چیتان ئێمە لەم سەردانەیە پێمان وایە توانیومان ینی زەختێکی زیاتر بخینە سەر دۆستەکانمان، زەختێکی دۆستانە لەسەر هاوڕێەکانمان لە ناو حکوومەتی ئەمریکا کە دۆخەکە جددیە، کە تەحەداکەی کە ئەمڕۆ بەرامبەر بە کوردستانە تەحەدایەکی جددیە و ئەمە پێم وایە ئەمریکا بەرچاویشی ڕوونە ئەزانە دۆخی ئێمە چۆنە، ئەشزانێ ئێمە چه هەنگاومان ناوە کە خۆمان چه هەنگاوێکمان ناوە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانە داراییەکە و جێی تەقدیریش بوو لەلایەن بەرپرسانی حکوومەتی ئەمریکا. بۆیە تێگەیشتوونە دۆخەکەی ئێمە بۆ پێم وایە لە ماوەیەکی نزیکدا ڕنگ بێ هەندێ هەواڵی دڵخۆشکەر بگەێنرێت بە خەڵکی کوردستان. ناتوانانی هەندێشتمان پێمان بڵێ لەو هەواڵە دڵخۆشان، بەڵام هەر دەتوانم بڵێم کە هەواڵی دڵخۆشکەر بەڕێوەیە.
باسی بەغا بکەین پێش ئەوەی جنابەت بیتە ئێرە واشنگتن لە بەغابووی لەگەڵ وەفدێک کە سەرۆکی حکوومەتی هەرێم و باسی کێشەکانی بەغا و هەرێمی کوردستان دەکرا بە چ گەیشتن کێشەیەکی دوور و درێژە ئێستا کێشەکە زیاتر مەسلەی ئابووریە لەوێ دیسان گفتوگۆی دۆخە سیاسیەکەمان کرد و ئێمە لەو کۆبوونەوانە پشتیوانی خۆمانمان گەیاند بۆ بەڕێز ڕئیس وزەرای عێراق عیبادی بە هەر چەندە ڕەخنەشمان لێگرت کە هەندێک لەم هەنگاوانەی کە دەستی پێکرد کە دەستی بۆ برد بەبێ هەمەهەنگی بوون لەگەڵ ئێمە لە هەرێمی کوردستان. ئەم کێشە ئابووریانە هەرێمی کوردستان کە لەگەڵ بەغا باز دەکەن هیوای هەیە کە چارەسەر بکرێت لە کاتێکە کە کێشەکانی بەغدا قوڵتر دەبن. خۆی شارەوە نییە تەنها کوردستان نییە کە تووشی ئەس کێشەیەکی دارایی و ئابووری بووە بەڵکو عێراقیش تووشی کێشەیەکی زۆر سەخت بووە ئەمڕۆ کە ئەوانیش ئێستا کێشەی گەورەیان لەبەردەمایە بۆ توانایان بۆ ئەوەی موچە لە کاتی خۆی بدەن بۆ تەواوی فەرمانبەران و موچە خۆران. بەڵام هەرێمی کوردستان لەسەر دووڕێیانێکی زۆر خەتەردایە ئەگەر دۆخی هەرێمی کوردستان جیاوازە لە شوێنەکانی تر چکەن هەرێمی کوردستان وڵاتێک نییە هەرێمێکە لە وڵاتێک ئێمە وەکو هەرێمی کوردستان سیاسەتی نەقدی بەدەست ئێمەیان نییە بۆیە ئەمە ناتوانین دەستکاری سیاسەتی نەقدی بکەین تاکو بتوانین تەوازونێک ڕاگرین لە بەیری سعری دینار و دۆلار بۆ نمونە ئێمە خۆمان قەرزارین و وەکو عێراق ناتوانین بچین بۆ وڵاتان یان بین بەشدار بین لە کۆبوونەوەکانی IMF و World Bank بۆ ئەوەی ڕاستەوخۆ قەرزێک وەربگرین بۆ ئەوەی دەربازمان کا لەم دۆخەیە. کاخۆبات ئێوە لە حکوومەتی هەرێم و لە هەرێمی کوردستان باسی چاکسازی دەکەن و چاکسازی وشەیەکە کە زۆر باس کراوە و داواکاریەکی ئیجەماوەرە. پێم وایە لە کاتێکە لە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستاندا کە پەرلەمان لە کار کەوتووە سەرۆکی پەرلەمان ناتوانێت بێتە پەرلەمان دابنیشێ زۆر لایەن باسی ئەوە دەکەن کە سەرۆکی هەرێم خۆی کاتەکەی بەسەر چووە خوێندنەوەی جنابەت بوو ئەم چاکسازیە چی دەبێت کە باسی چاکسازیەکەین چاکسازی لە دوو تەوەری سەرەکیە ئەبینین چاکسازی لە ڕووی چاکسازی ئیداری کە چۆن پیاچوونەوە بەو هەیکەلیەتەی کە هەمانە لە حکوومەت هەندێک چاکسازی سەرەکی کە چۆن نەهێشتنی ئەو دەعمەی کە هەیە لە هەرێمی کوردستان یان چاکسازی لە کەرتی کارەبا کە دەستمان پێی کردووە کە چۆن بتوانین وەکو حکوومەت بکشینەوە لە هەندێک کەرتا کە حکوومەت زۆر زاڵ بووە لەسەر ئەو کەرتانە و نەیتوانیوە وەک پێی ئاستی چاوەڕوانکرا و ئەو خزمەتی پێویست بگەێنێ بە هاوڵاتی بۆ ئێمە لە حکوومەت بە نیازی نانی پیاچوونەوەیەکی سەرتاسەری ئەنجام بدەین دەستیشمان پێی کردووە و بەرهەمیشی دەبێت. ئەم چاکسازیە بۆ چی گرنگە؟ ئێمە لە کاتێکا دەستمان کردووە بە چاکسازی سەرەکی لە کاتێکا کە بۆ ماوەیەکی زۆرە ئێمە بەرنمەیەکی تەقەشوفی سەختمان بەڕێوە بردووە لە هەرێمی کوردستان. ئێمە ئەزانین بۆ ئەوەی بەرنمەی تەقەشوفی ئێمە سەرکەوتوو بێ ئەبێ هاوشانی ئەو بەرنمەیە چاکسازی بێت. کە باسی ئەوم کرد چاکسازی ئیداریەکە بەردەوامە بەڵام چاکسازی ئەزانین مەسەرە تەنها ئیداریەکە نییە خەڵک داوای ئەوە کە حکوومەت شەفافتر بێ لەگەڵی بۆیە ئێمە هاوشانی چاکسازیە ئیداریەکەی کە دەستمان پێی کردووە ئێمە دەستمان کردووە بانکهێشتی جێهەتێکی شارەزای نێودەوڵەتیمان کردووە بۆ ئەوەی بێن وردبینیەکی سەرتاسەری بکەن لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان. خەڵبات بە شێوەیەکتر بابسیارەکە بکەم مەبەستم ئەوەیە تۆ پێم بڵی ئەدای حکوومەت کە جەنابەت جیگری سەرۆکی حکوومەتی بەبێی ڕقابەی پەرلەمان چۆن دەبێت یعنی حەزەکەم تۆ پێم بڵێ. بێگومان ئەمە دۆخێکی نەخوازراوە دۆخێکی ناخۆشە ئێمە حەزەکەین هەموو دام و دەستگا حکومیەکان کارابن دەوری خۆیان ببینن ئیشی خۆیان بکەن حکوومەت ئیشی خۆی کە پەرلەمان ئیشی خۆی بکە بەڵام ئێمە ئەمڕۆ لە دۆخێکی ناخۆشین دۆخێکی سیاسی هەیە کە جوێک هەیە لە بیئەی سیاسی کوردستانە ئەمڕۆ کە ناخۆشە و ڕێگری لەوە ئەکاکە هەر مؤسساتێک بتوانێت بە باشی و بە باشترین شێوە دەوری خۆی ببینێت. جەنابەت جیگری سەرۆکی حکوومەتی وەکو کەسێکی ناوداری ناویەکێتی هەڵوێستت چی بووە بەرامبەر بەو ڕووداوە سیاسیەکانی کە پێت ناخۆشە قەومامە یان چیت کردووە بۆ ئەوەی ئەو دۆخە چارەسەر بکریان وەکو جاران بگەڕێتەوە؟ ئەمە دۆخێکە کە لایەنە سیاسیەکان من کادرێکی حزبیم لە ناو حکوومەت ئەرکی سەرەکی
بەندە لە بیئی سیاسی کوردستانە ئیشی حکوومەت و حکومڕانیە بەرپرسانی حزبی هەن کە سیاسەتی حزبەکان پەیڕەو دەکەن سیاسەتی حزبەکان دائەڕێژن و ئێمە ئەبێ ئەو سیاسەت تەنفیزکەین لە ناو حکوومەتە ئەمە کێشەیەک نییە کە حکوومەت بتوانێت کێشەی بینی پەرلەمان و حکوومەت چارەسەرکە یان کێشەیەکی بینی لایەنی سیاسیەکانی کوردستان چارەسەرکە پارتی گۆڕان بێ یەکێتی و پارتی وەکو کەساتیک ئێمە من بۆ چەندین جار ئەندامی شاندی یەکێتی بوومە لە کۆبوونەوە پێنج قۆڵیەکان لە کۆبوونەوە دوو قۆڵیەکانی بینی یەکێتی و لایەنەکانی تر ئەوەی کە بە من بکرایە لەناو ئەو شاندایە هەوڵم داوە بیکەم بەڵام ئەمە کێشەیەکی سیاسیە لایەنە سیاسیەکان ئەبێت چارەسەری بکەن بەرپرسانی سیاسی لە لایەنە سیاسیەکانە ئەبێ ئەم کێشە سیاسیانە چارەسەر بکەن تاکودام و دەستگا فەرمیەکانە بتوانن ئیشی خۆیان بکەن. کا قوباتەوەری کۆتایی ئەم وتوێژەکەمان باسی مەسلەی سەربەخۆی کوردستان و مەسلەی ڕێفراندۆم دەکرێت پێش چەند ڕۆژێک سەرۆکی هەرێم بەرز مەسعود بارزانی لە بەدەستگای ڕاگەیاندنی عەرەبی گوتبوو کە ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا دژی سەربەخۆی کوردستانین بەڵام لەگەڵ کاتەکەی دانین. چیتان هەیە چی هەیە ئێوە باز بکەن لە یانیش کۆمەلگای کورد ئێستا حازرە بوو ئەوەی هەنگاوێکی وابنێ؟ سربەخۆبوونی کوردستان پرۆسەیەکە پێویستی بە پرۆسەیەکە کە ئەم پرۆسەیە جارێ پێ بە گفتوگۆ دەست پێ بکە گفتوگۆ لە بینی کێ جارێ گفتوگۆ لە بینی خۆماندا لە بینی خەڵکی کوردستان لە بینی مؤسساتە حکومیەکانی کوردستان و خەڵکی کوردستان لایەنە سیاسیەکان و ئەندامان و کادران و هەواداران و لایەنگران و هاوڵاتی تری کوردستان بۆ ئەوەی ئەم پرسە چکە ئەم پرسێکی جددیە پرسێکی گرنگە پرسێکە کە کاریگەریە بێ لەسەر ژیانی ملیۆنەها کەس لە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش بۆی ئەم پرۆسێ پێم وایە ئەم پرۆسەیە دەستی پێکراوە ئەم گفتوگۆیە بەردەوامە ئەوە لە هەواڵەکانە باسەکرێ بەڕێز سەرۆکی هەرێم ئاماژەی پێداوە وە لە وڵاتان لەگەڵ وڵاتانی تریشە ئەمە باس کراوە ئەم پرۆسێ خاڵێکی ئەم پرۆسەیە بەشێکی ئەم پرۆسەیە ئەنجامدانی ڕێفراندۆمێکە بۆ ئەوەی ڕەئی هاوڵاتانی کوردستان ڕەئی دانیشتوانی کوردستان بە فەرمی بگەێنرێت بەڵام ئەویش پرۆسەیەکە و سەرۆکی هەرێم دەڵێ پێش ئەوەی هەڵبژاردنەکانی ئەمریکا بکرێن ئەوە ڕێفراندۆمە دەکرێت ئایا لە حکوومەتی هەرێمە دەبێت حکوومەت ئامادەکاری بک بۆ ئەم پرۆسەیە ئێوە کار دەکەن لەسەر ئەوەی کە ڕێفراندۆم پێش ئەوەی هەڵبژاردنەکانی ئەمریکا بکرێت ئێمە هەیئەی سربەخۆی هەڵبژاردننی کوردستانمان هەیە مؤسسەیەکی تازەیە کە دامەزراوە نازانم تا چ ڕادەیەک ئەمڕۆ کارایە و ئەتوانێت ئەم ئەرکە ئەنجام بدات ئەمە ئەبێ لێیان بکۆڵینەوە لە توانایی مرۆیی و مادی و توانایی هوەریان بۆ ئەنجامدانی ڕاپرسیەکی ئەوها گەورە ڕێفراندۆمێکی وا گەورە لە کوردستان بەڵام ئەگەر مەسەلەکانی تر بێت کە پەیوەندی بە پاراستنی شار و شارۆچەکانی کوردستان نابێت ئەوە جیهەتە ئەمنیەکانی کوردستان هەبێت هەستن بەم ئەرکەیە بەڵام بێگومان ئەنجامدانی ڕێفراندۆمێک کارێکی ئاسان نییە لە ڕووی لۆجستیکەوە لە ڕووی فەنیەوە لە ڕووی هوەریەوە چکەن تۆ ئەبێت خەڵکێکی زۆر بخەیتە گەڕ بۆ ئەنجامدانی ئەم کارەیە ناڵێم قەتعیە ناکرێ بەڵام ئەبێت دیراسی بکەین بزانین چی ئەمڕۆ لە توانای حکوومەتی هەرێمی کوردستاندایە بۆ ئەوەی گەر بڕیارێک درا بۆ ئەنجامدانی ڕێفراندۆمێک حکوومەت هەستێ بە ئەرکی خۆی کورد لە قەیرانی شیعە و سونەدا دۆسەی نەوت هەروەها چ پرۆژەیەک بۆ شاری شنگال هەیە ئەمانە لە تەواوی ئەو دیمانەیەدا لەگەڵ قوبات تاالبانیدا دەبینن لەسەر ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا هەروەها لەسەر فەیسبووکی دەنگی ئەمریکاش هێشتاش خەڵکی بیانی خۆبەخش هەن دەخوازن بەشداری لە شەڕی دژی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامیدا بکەن وەک کاوە عومەر پامنێری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا ئاماژەی پێدەکا لە پارێزگای نینەوە ژمارەیە خەڵکی ئەمریکایی و فەڕەنسایی وەک خۆبەخش لە ناو ڕیزەکانی هێزی کریسچیانەکاندان. ئەرە خۆبەخشێن بیانینە وڵاتێ خۆبجهت هێلن و قەستە هەرێما کوردستانê dikin ji bo wê çendê şerê cekdarên dewleta îslamî bikin û nehêlnet nav axa Iraqê û herêma Kurdistanê da. Her ji destpêka hatina Daeş
دهان چەکدارên بیانی وەک خۆبەخش قەستا nafrêzên hêza duêx newşa kiriye ku ev hêze li deşta Mosul hebûna xwe heye û ser bi parta niştîmaniya Aşûrî ye. I am from Texas, USA. از خلکی تگزاس امریکا ما و 31 سالی ما خو بخشکی امریکی ما دگل هزا دویخ نوشا از حاتمه کشتر داعشی بکم و هندی از بکارم جوان بکشم من ندکاری لمال بمینم و اول بیره بسر کریستیان و خلکی دیده تماشا بکم هیویدارم از شارازایی و لشکریا خوب بکار بینم. I'm from France. از جی فرانسا ما 26 سالی ما هاتم داکو تاوی هیزن کریستیانان شر داعش بکم داکو خلکی همیه جی داعش بپارێزین. I'm 24 years old. Ez 24 salî me ji eyaleta Mîzûrû ya Amerîka. Sedema hatina min bû parastina civaka xristiyan e û ez dixwazim alîkariya mirovên li vir bikim. Her wesa ev xwebexşên biyanî her êkê peyameka cuda heye ji bo çekdarên Daeş bi rêka çavikê kamîra dengê Amerîka wesa dene diyarkirin. Mostly I do more action than talking. به پرانی از کار دکم لجیاتی آخفتن آوک داعش اگر استشکی بیشم اوکو آورکی لخوا ودن چون که هزا دویخ نو شاید هیتن با گشتنا هوا او خود نناسن اگر وان خود ناسیبا اف توانه ندکرن او ام ده آگیر جهنم این پیش چاوینوان. I don't have a special message but چو پیامین تایبتینه لبتنه دخوازم بجموان دویخ نو شهاتن و هاش خوهبه. be careful. You could say I've got. Min gelek peyam ji wan re nîne. Lê tinê ez dikarim bi çeka xwe peyama xwe bigihînim wan. Diyarda hatina çekdarên biyanî wek xwebexiş ya berdewam e. Lewma îro li baregahê parta niştîmaniya Aşûrî dehan çekdarên biyanî berheviya xwe kiriye ku biçine berokên şerî. Kawa Umer dengê Amerîka. Duhok. لەوان ڕۆژان بالا ئەمریکیان پترکەتیە سەر مەکانزما دەستنیشانکردنا نەمزەدن هەڵبژاتنین سەرۆکاتیە لە دەمێک و بەربژارین کۆماری وێ ئەگەرێ لە پێشخوادادنین یەک ژوانە وێ ژمارە پێتیڤیان نوێنەرین کۆنگرسێ یان ببورن کۆنگرێ یێ پارتیە لە مەها تیرمەهێ بەدەستڤە ناینن. کاندیدên herdû partiyan hîvî dikin jimare herî mezina dengên xelkê bi dest vebînin lê tevgera waniya sereke ji bo wergirtina sozên nûnerên kongrên partiyan e. دۆناڵد ترامپ کە لە پێشەوەی نایرە کۆماریەکانێتی شیانی زۆری سەرکەوتنی لێ دەکرێت لە هەڵبژاردننی بەرایەی ئێمڕۆ سێشەممە لە ویلایەتی خۆی لە نیویۆرک. ئێمە دەرفەتی کار دەگەڕێنەوە ویلایەتی نیویۆرک. هەروە بتەوکردنی سەرکەوتنەکەی لە ژمارەی نوێنەرەکانیدا بەڵام تێد کروسی نیاری هەوڵ و کۆشەکی بەرفراوان دەدات بۆ وەرگرتنی نوێنەرەکانی وەفاداری خۆی و ئەوەی بکرێت لە نوێنەرەکانی ترامپ کەم بکاتەوە. ئێمە لیستێکی نوێنەرانمان هەیە پابندن بە پشتیوانیکردنم لە کۆنگرەی کلیفلاند ئەگەر ناتانەوێت هەڵبژاردننی گشتی تەسلیم بە هیلەری کلینتۆن بکەن کەوا پاڵێراوبوونی ترامپ هەر ئەو دەرەنجامەی دەبێت ئەوە داواتان لێ دەکەن پشتیوانی لە پیا و ژنانی ئەم لیستە بکەن. ئەوەی ترامپ دەیڵێت بێبنەمایە. سیستمەکە دەستکاری کراوە سیستمێکی خراپە گەمەیەکی پیسە و سەرگردەکانی پارتیەکە نوێنەرەکان هەڵدەبژێرن ئەمە شتێکی خراپە. ترامپ کەسانی خاوەن ئەزمموی هەڵبژاردننی خستۆتە کارەوە بۆ یارمەتیدانی لە ململانەی نوێنەراندا بەڵام کاربەدەستانی پارتیەکە ناڕزایەتیەکانی ترامپ سەبارەت بە سیستەمی نوێنەرەکان ڕەتدەکەنەوە. سیستەمەکە ماوەیەکی زۆرە لە گۆڕێدایە و بۆ ئیبراهیم لینکنیش باش بوو پێم وایە بەپێی پێویست باشیشە بۆ هەر کەسێکی کە ببێتە پاڵێراوی ئێمە.
هەلری کلنتن و ساندرسی دموکراتیش پێشەبرچێ بۆ وەدەستێنانی پاڵێوراو دەکەن بەڵام مەگەر ساندرس سەرکەوتنی مەزن وەدەست بهێنێت لە هەموو ویلایەتەکانی کە ماونەتەوە ئەجینا هێلری شیانی زۆری ئەوەی لێ دەکرێت بە دەستە باڵایەکی مەزنەوە بچێتە کۆنگرەی نیشتیمانی دموکراتەکانەوە بە زۆرینەی پێویستی نوێنەرەکانەوە بۆ مسۆگەرکردنی پاڵێوراوەتیەکە. من هەموو دەنگێک بەهێند وەردەگرم هیچ تاکێک بەکەم وەرناگرم و بە دڵنیایەوە من هیچ ویلایەتێکیان ناوچەیەکی وڵاتەکەم پشتگوێ ناخەم. بەش بە حاڵی کۆماریەکان ئەگەر ترامپ دەنجی زۆرینەی پێویستی نەهێنا ئەوسا دەنجی زیاتر لە 100 نوێنەری وابەستە نەبوو کاریگەری سەرچیان دەبێت. هەروەش وەفادارەتی هەموو نوێنەرەکان کەوا زۆر لیان دەتوانن دەنگ بدەن کە بزانن گونجاوە ئەوەش ئەگەر لە دەنگدانی گەڕی یەکەمی کۆنگرەکە هیچ پاڵێوراوێک هەڵ نەبژێردرا. حیدەر کەریم دەنجی ئەمریکا. یەکێک لەو ڕێگەیانەی ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامی بەکاری دێنێ وەک سەرچاوەیەک بۆ دارایی بریتە لە فرۆشتنی کەرەستە و کەلوپەلە دێرینەکان. زانا عومەر لە راپۆرتەکەیدا بۆمان باز دەکا چۆن تێرۆریستان تەنانەت ناو ئەشکەوتەکانیش دەگەڕێن بۆ دۆزینەوەی ئەو شتە دەگمەنانە و دەشمانبا بۆ شوێنێکی مێژویی و فەرهەنگی لە شەدادێ و لەوێش خەڵکی ناوچەکە دەجێڕنەوە چۆن تێرۆریستان پارچە دێرین و مێژویەکانیان وێران کردووە. ئەف دەر گرێ عەرەبانەیە گرێکی شوونەوارەیە داعشێ ئەف دەر کۆلاندیە بمەبەستا دەرخستنا ئەنتیکەیان بازرگانیە شوونەواران یەک ji girîngtirîn jêderên aborî bû ji bo Daişê. Niştecihên girên derdora girê Ereban tekez dikin got Daişê nedihiştin ew nêzîkî gir bibin. Bi alavên giran ew gir dikolandin bi mebesta derxistina peykeran. Ev jin got wê demê de li qiraqa çemê Xaburê li ber sewalên xwe bû. Dibêje got wê bi çavê xwe didî di çawa gir dihat kolandin û peyker jê dihatin derxistin. حفروا هناك حفروا هنا حفروا بالباز دقر ما خلوا محله ما حفروا وان جه کولان و جهک نمان نکولین تنه تشته بچیک و هیر ندویان وان سر پیکر برن شاخ بیوبون لی تنه سر بو گوسکه گلک مزن بو و برن نشتجهن گرین دردورا گری عربان تکز دکن got Daişê nedihiştin ew nêzîkî gir bibin bi alavên giran ew gir dikolandin bi mebesta derxistina peykeran. Di belgeyê de Wîzareta Rîkaz iznê dide bazirganekî Türk û çekdarekî Daeş gosînor derbas bikin û çend peykerên şûnewaran jî buhareye. Doktor Saad İsmaîl zanyarekî şûnewaran e li çend welatên cîhanê lêkolîn kiriye û pêşdarî şandeyên şûnewaran bûye. Ew niha li bajarê Qamişloyê û alîkariya asayişê dike ji bo parastina deverên dîrokî yên li Herêma Kurdî li Sûriyeyê. ئەو پەیکەرێن مەزن ئەوێن نەشێن دەربێخن دشکێنن یان خراپ دکن ji ber ku bi mezanî zehmete bibne bazarê reş û bifrûşin. Li gorî Wîzareta Jîngeh û Şûnewaran a Rêveberiya Xwesera Dîmokratîk a Rojava dibêje got Daişê nêzîkî 3 milyar dolar ji bazirganiya şûnewaran wergirtiye. Bi taybet piştî 2014. Ji bo mesela derxistina şûnwaran li cîna wek Heleb ji sedî 30 جواره بو الجينا وك رقش وجا صدي بينجي دقيرانا سوري ده زيانك مزن گهشت دورين ديروكي ينگو سوري لسر استا جهاني بگشتي بوان دهاتن عسكرين لهريما كردي ياد بن پاراستنا يپكي ده دورين ديروكي حتى راديك هاتن پاراستن ابيك دكتور سعد تكزدكه لید همان دمیدجی بانک دستگاه ناونتوی دکه گو آلیکاریاوان بکن د پاراستنا شونواران و جهن دیروکی ین هریما کردی لسوریای تو شو دانیشا جهانه بدن هز آسایش هزابتنیه و خمه هل دگرت یک ج انجام هری مزن ج ترور داعش زیانا لشونواران هاتیه کرن مینا کاوه یکیجی گری عربان هریما شدادیه دورا باشوری کانتونا جزیره وک و دورا گری عربان كتبوا بن كنترولا داعش ده بيشتي هذا رزقار كرين ادي كريارين داعشين ترور لسر واغرانجي ديار دبه زانا عمر دنجي امريكا هريما شدادي دبيجن چند بميني دي عجيبية بيني وهشتا داعش معي ومن عجيبية داعش ببينن ئەوەژی شەکە ئەو تاوانانەی کە ئەزانی دەشتێکە خانەی تاوانەکانی جەنگەوە بهیڤیادە من خۆش هەتا ڕۆژایینی ببینن بخێر و خۆشیان خدا حافظ هەر شاد بن